ئەنجا مسلمان هەر خۆشیەکی دنیا دەبینێت فریوی نادات، بەڵکو دەڵێ ئەوە نمونەیەکی گچکەی بەهەشتە. چەند ئادابێک پێویستە بۆ سەفەر و سیاحەت ئینسان لە بەرچاوی بگرێت. یەکەمیان ئەوەیە ئەی ئینسان لە هەر شوێنێک هەی خودای پەروەردگاری خۆت بیر نەچێت، ناوی خوای گەورەت بیر نەچێت وەختێک کە دەرچووی. بزانە کە تۆ موسڵمانی. خوای گەورە دەفەرمێ وهو معکم ئەینەما کنتم، لە هەر شوێنێک بن خوای پەروەردگار لەگەڵتاندایە. حەز بە چاودێری خودای پەروەردگاری خۆت بکە. ئەنجا دووهەمیان پێویستە ئینسان پاک و خاوێن بێت و ژینگە پیس نەکا وەختێک کە دەچێتە دەرەوە. ئینسانی مسلمان یەکەم شت دەبێت دڵ و دەرونی پاک بێت. دووهەمیان دەبێت زمانی پاک بێت. ئەنجا ئەندامەکانی هەمووی پاک بن، لیباسی پاک بێت. ئەنجا ئەو زەویە و بوونەوەرەی خودای پەروەردگاریش بە پاکی ڕابگرێت. سێمیان کاتێک کە دەرچووی ئەی ئینسان، ئەی گەنج، وریای هاوڕێی خراپ بە لەگەڵ ئینسانی خراپ و هاوڕێی خراپدا نەڕۆی. بۆچی؟ چونکە عەرەب قسەیەکیان هەیە دەڵێ سەل عەنی الرەفیق قەبل الطەریق، پرسیار بکە و لێ بکۆڵەوە لە هاوڕێکت پێش ئەوەی بەڕێگەدا بڕۆیت. نەمدی وەتاڵ و شیرین پێکەوە چابێ چانەبێ، ئەو کەسەی کە هاونشینی چانەبێ پێت چانەبێ. کاکە ئەو کەسەی هاونشینەکەی و هاوڕێیەکەی باش نەبێت، دڵنیا بە تۆش پێت چاک نەبێت، چونکە ئەگەر باش بایە هاوڕێی باشی دەبوو. چوارەم لە ئادابەکانی دەرچوون و سەفرە و سیاحەت ئەوەیە کە ئەی ئینسان وریا بە بێفەرمانی خودای پەروەردگار نەکەی. وریا بە وەختێک کە چوویە دەرەوە با بناسرێەوەی بەڕەوشتە جوانەکەت کە ئینسانێکی مسلمانی پابەندی بە دینەکەتەوە. بەداخەوە زۆر کەس کە لەو دەشت و دەرە دەیبینی هەرگیز وا نازانی ئەوە کەسێکی مسلمانە، چونکە وەختێک کە تەماشای دەکەی، وەختێک کە لێی وەردەبیەوە ڕەنگە زۆر کەم سیفەتی ئینسانی مسلمانی تێدا بێ خوا پەناماندات. خوای پەروەردگار لە وەصفی عیباد الرەحماندا، لە باسکردنی بەندە چاکەکان کە نازناوی عیباد الرەحمانی لێناون، بزانە لە وەصفیاندا چ دەفەرمێت. یەکێک لە سیفەتەکانیان والذین لا یشهدون الزور، ئەو کەسانە کە بەندەی ڕاستەقینەی خودای ڕەحمانن، لا یشهدون الزور، شاهێدی بە درۆ نادەن، یان گوتراوە ئامادەی شوێنی خەراب نابن، ئامادەی ئاهەنگ و بۆنەیەک نابن کە تێیدا بێشەرعی و گۆرانی و شای و هەڵپەڕکێ و خراپە و خراپەکاری دەکرێت. ئامادەی شوێنێک نابن کە ئەو شوێنە شوێنێکی خراپە. وئیذا مەڕوا باللەغوی مەڕوا کیڕامە، وەختێکیش بەلای قسەیەکی خراپدا بڕۆن، وەختێکیش بەلای شتێکدا بڕۆن کە کار و کردەوەیەکی خراپە، ئەوە مەردانە لەیلا دەدەن، پشتی تێدەکەن، ڕووی لێ وەردەگێڕن لە جیاتی ئەوەی کە ڕووی تێ بکەن ئەو شوێنەیە بەجێ دێڵن. جا پێنجەم لە ئادابەکانی سەفرە و سیاحەت ئەوەیە کە ئینسان وریای جل و بەرگی ماڵ و منداڵەکەی بێت، بەتایبەت لە چینی ئافرەتان، بەتایبەت دایکان و خوشکان لەو ڕۆژەیەدا وریا بە جل و بەرگێک نەپۆشی کە خراپە بۆ خەڵک بڕازێنیەوە. دەی پێت خۆشە بەرام ماڵ و منداڵەکەت ئەهلی ئاگر بێت. جایەکێک لەوانە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ونساء كاسيات عاريات، هەتا وەکو کۆتایی ئەو ئافرەتانەی کە ڕوتن، ئەو ئافرەتانەی کە بەرگ و پۆشاکێکیان لەبەرە بەڵام وەکو ئەوە وایە کە ڕوت بن، هەموو ئەعزایەکیان بە دەرەوە یاخود پۆشاکەکەیان هێندە تەسکە، ئەندامەکانی تێدا دەرچۆتەوە خوا پەناماندات. ئەوانە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەهلی ئاگرن خوا پەناماندات، ئاگادار بە بازاری خراپە و تاوان بۆ خەڵک نەڕازێنیەوە.